بەناوی خی گەورە بەخشندە و میهرەبان جژنی قوربانتان پیرۆز بێت هەموو کاتێکتان هەر لە جژن و خۆشیدا بێت داواکانی لەخوای گەورە حەجی حاجیانی قبول کردبێت و ئەم جژنە بۆ کوردستان بێتە مای جژنێکی خۆشی و شادی لەم پرۆگرامەدا باس لە جژن و بۆنەکانەکەین خاتونەکانمان لە جژن و بۆنەکانە زۆر خۆیان هیلاگەکەن ئایا پێویستە ئەوەندە خۆیان هیلاکەن یاخوددا ئەمانە و چەندین باسی تر لەم پرۆگرامەدا باس دەکەم بەخێر هاتنتانەکەم و میوانی سەرەکیشمان مامۆستا ڕەسوڵ سپۆ لە بواری دەرونی مامۆستا بەخێر بێت سەرەتا چمە لای خات و تەڵعات خاتون فەرم و جژنانی خۆت بگەێنە جژنی هەموو لایە پیرۆز بێ و لە پێش هەموو شتێک و سەلام عەلەیک لە هەموو لایەک و جژنتان پیرۆز بێ جژنی ئەمساڵمان لە هەموو جژنی خۆشتر و پیرۆزتر بێ ئینشەڵڵا دەستخۆشی بەرنامەکەشتان لێکن کە بانیشتی ئەم هەموو خوشک و برایەنەتان کردو بۆ ئێرە زۆر زۆر سپاس دەست خۆش بە خاتون شێوازی مامەڵەکردنی خاتونەکان لە جژنا چۆنە وەڵای تر خاتونەکان هەمووی خەریکی ماڵپاکردنەوەیە و خەریکی ئیشی بازاڕە و ئیتر ئەوەی کە پێویستات بێ بۆ جژن بەکاری ئێنێ و بەڵامی ئێستا یەکشت ناخۆشە لە ئێستا جاران کۆمەڵایەتی زۆر زۆر خۆش بوو کە جژن ئەبوو ئەو هەموو کەس سوکارە سەردانی یەکی ئەکرد بەڵام ئێستاکێ ئەممەە مەسەلا تەتەور و مۆبایل و ئەنتەرنێت وەنزە بە هەلاوێک جژنە پیرۆزەکە تەواوەکات ینی سیلێ ڕەحمەکە بۆ بە هەلاوێک تەواو جژنە پیرۆز بێ لە ماڵەوە بەڵام خۆشە ئینسان سەردانی یەکتری بکە بچێ بۆ لای یەک ئەنجا لەگەڵەوە شائیتر هەر ئەوەیە کە ئەمڕۆکە ئیبینین و چاومان پێیەکە بێ بڵێم چی نازەم ترەوەیە ماڵپا ئەەکەی تۆ ئەگەر پاچی نەکەی تۆ گلەیویەتە سەر ئەگەر پاچیشی کەی تۆ شتێکی جوان و بەڕێزە دەست خۆش بێ ئەسمە حاجی ڕووناک حاجی ڕووناک ئەگەر باسی جژنی ئێستا و جژنی کۆنمان بکەیت چۆن بووە جژنی کۆن زۆر خۆشتر بوو لە ئێستا چکاتێ هەچەند شتەکان ئێستا پێشکەوتوترە بەڵام ئەو تام و لەزەتە و تام و چێژەی کە ئەوسا هەبوو ئێستا نییە ئێمە ماڵێک لە چواردە ماڵ لە حوشەیە کاوی پیرێژنێکمان هەبوو دانیش هەرشتەی بۆ کردین حوم کەسکۆبینەوە نانمانە کردمان کرد بە هەرشتە ئەیا بۆ ماڵانە هەموو سووریانەکەر و ئایان خوار ینی لە گۆشت خۆشتر بوو ینی بڕاتە بێ هینی ئەوستا زۆر خۆش بوو جژنی ئەوستا ئێستاش خۆشە بەڵام ئێستا زۆر پێشکەوتەوە بەڵام بۆچی ئەگەڕێتەوە جژن ئەو تامەی نەماوەکو جارە خوایسە ئەو تام و لەزەتەی نەماوە بۆ ئەم وەزعەیە بۆ ئەم وەزعی کە ئاوا ئێستا بەسەر ئەم خەڵقا هاتووە نەبوونی و احتیاجی و خەڵق دەستی کورتە و خەڵق معاشینی و پارەی نییە و وابزانم کاتی کۆن وەزعەکە لە ئێستاش خراپتر بوو بەڵام ئەو خۆشەی هەبوو جژنیش زۆر خۆش بوو ئەرە وەڵڵاهی ئەمە ئەم وەزعە هۆکار نییە بۆ ئەو زۆر هۆکارە هۆکارە بۆ بەڵێرە وەڵڵا زۆر هۆکارە بۆ ئەوەی کە ئاوا ئەو خەڵقە داماوە یوای سەپاری پێنیێت گۆشت بۆ جەژن بکڕێت بەڵام تۆ باسیەکەی لە ناو ماڵەکە چواردە کەس هەممان بێکەوە بووین چواردە ماڵ نەک چواردە کەس وەڵڵا ئێکاتە ئێستا توانین بە هەمان زۆر ئێستا ناتوانین کەس ناتوانێت ئێستا بە یەکۆ بژی هیچ کەس ناتوانێت بێ ئللا ماڵی خۆ نەبێ ناتوانین کەس ئێمە هەرەکە لە ژوورێکە ئاژیاین ئەنی چواردە ماڵەوە حەوشەیە بین پیرێژنێکمانتیا بۆ هەمومانی کۆ کردەوە چون هەرشتەی بۆ کردین نانمانە کردەوانێ و بۆ یەکردین مارشتە بە سازەی برژان هەر بڕای بە تامی گۆشتەیە دەست خۆش زۆر خۆش خاتۆزگار بەخێر بێت بۆچی خاتونەکانمان لە جژنە ئەو نەخوایان هیناگەکەن و خوان مەشغوڵەکەن بە ماڵپاکردنەوەی زەرورە بسم الله الرحمن الرحیم دەستخۆشیتان لێ یەکەم سوپاسانەکەین بۆ بەسەرکردنەوەیە کە دابوو نەریتی کۆنتان هێناوەتە پێش سوپاسانەکەین بەڕاستی ئەو خوشکانە ڕاستەکەن ئەو تام و لەزەتەی ساڵان هەیبوو ئێستانەی نییە لەبەرەوە ئێستا شت زۆرە بەس تامی نییە ئێمە ساڵان پێشووتر کە تەمەنێکمان هەیە پێنجشەمە گۆشتمان لێنە یعنی خۆخەمان بوو بڵێن ئەوە پێنجشەمە هات و سەرەی چێشت و نان و گۆشتمانە ئێستا هەموو ڕۆژە هەیە بەس ئەو تامەی نییە لەبەرەوە چەند یعنی تۆ نیعمەتی خۆش لەبەردەما بێ مشکیلە و مەراق و خەفەت زیاترە دووری کەس و کارت ئەنجا بەڕاستی ڕەحم و ئەوە نەماوەکو ساڵان ڕەحم و سۆز و بەزەی نەماوە ئێستا بە دەردی حاجی فەرمووی بە تەلەفۆنێک ئیتر ئەمە هەموو سڵاوکردن و جەژنە پیرۆزەیەک ئەکرێت بەڵام ئێستا چکین ئەمە پیا بووە بەڕاستی ئەو تام و چێژەی نەماوە ئێمە ساڵان کە جەژنە هات تقریبەن ئاوا 3-4 ڕۆژ پێش جەژن بەڕاستی کەوتینە فەڕش دەرهێنان و ماڵ دەرهێنان و ماڵ پاکردنەوە و من خۆم خەیات بووم باوەڕتان هەبێ هەتاوەکو پارچۆن ئەخەوتم خەریکی جلی خەیاتی بووم بۆ
بەرگراسی خەڵی خاتونەکانمان لە جژنەکانە ماڵ دەرەهێن و مۆدیلی ماڵ ئەگۆڕن و بە هەمان شێوە هەیە هەیە بەس ئەوەی نیە ئەو کاتە ینی پارە نەبوو شتیش نەوە بەس کە بە ئاوات تەخواست ینی لە 3 جەژنا لە 4 جەژنا فەرشێک بکڕیت ئێستا هەموو جەژنێک تۆ قەنەفا گۆڕی پێویست ناکە ئەنی ئەگەرم ئێمە گوێ بەگلەی خەڵک بین و خەڵک گلەیمان لێکە خەڵک ڕغنەمان لێ بگرێ هەموو کات و ساتە ڕغنە لێگرێ بەسە بێ ئێمە قەناعەتمە ئەمڕۆ قەناعەت نەماوە بە دەردی حاجی ڕووناکە فەرمێ لە حەوشەیە کات دە 12 ماڵ بێکەوە بوون هەمووی قەناعەتی بوو لە ژوورێکا بوو باوەڕتان هەبێ ینی بە 3 ماڵ مەتبەخێکمان هەبوو بەڵام زۆریش دڵمان خۆش بوو زۆری ژیانمان خۆش بوو خاتون نەرمین ئەگەر بتوانیت باسی جژنی ئێستا و جژنی کۆن بەراوردێکمان بۆ بکەیت بەڵێ بەنسبەت سەرەتا جەژنە پیرۆزە لە هەموو مسلمانانی جیهانەکەم و میلەتی کورد و کوردستانیش بە تایبەتی و ئیشەڵا حەجی حاجیان قبول بێت دەستخۆشی بەرنامەکە لە بەڕێزیشتانەکەم جەژن لە کۆنا وەکۆم خانمانە فەرمویان تام و چێژێکی تایبەتی هەبووە تام و چێژێکی لەزەتێکی تایبەتی هەبوو جیاواز لە ئێستا لەوانەیە ئەو خۆشی و ئەو تام و لەزەتەی نەما بێ ئەمەش ئەگەڕێتەوە بۆ ئەوەی کەوا لە کۆنا خەڵک مرتاحتر بووە ئارام و ئاسایش زیاتر بووە ئەم شەڕ و نەبوونی و قەیران و ئەم شتانە نەبووە دواتر پەیوەندی کۆمەڵایەتیەکان لە ئاستێکی زۆر فراوان و بەرزا بووە خەڵک پەیوەندی کۆمەڵایەتی زۆر بە پیرۆز زانیوە یەکتریان بەسەر کردوتەوە دواتر خانمان لە کاتی کۆنا خۆیان شتەکانی جەژنیان ئامادە کردو بۆن منە دروستکردنی شیرینی دروستکردنی شەربات ئەم شتانە خۆیان ئامادەیان کرد بەس ئێستا هەموو شتەکان لە بازار تەلەبی ئەەکەی یعنی شیرین لە بازارەکری شەربەت لە بازارەکری چەرەسات لە بازارێکری هەموو شتەکان هاوردەیە یعنی شتێک کە تۆ خۆت بەدەستی خۆت دروستیکەی تام و لەزەتی زیاترە لەوەی کەوا لە دەرەوە دروستەکەی بۆ نمونە ئەو پاقلاوەی کە لە بازارە هەیە تۆ کە لە ماڵەوە شتەکانەکری خۆ دروستەکەی هەستەکەی تاموچێژێکی تایبەتی تری هەیە لەوەی بازار ئیتر ئەوی بازار بەڕۆنێکی کۆن دروستەکریان بە هەر شێوازە دروستەکری ئەوە نییە بۆ ئافەتی بخێتە شانی ئافەت کە لە ماڵەوە هەم وەرکە بخۆی دروستکات ئەزین چۆنە ئافرەتان کاتی خۆی وەکو ئافرەتی ئێستا سەرقاڵ نەبوون وەکو خۆیان ئەڵەن لە ژوورێکا ژیاون یعنی وەکو ئێستا نەبووە ماڵێکی سێ چوار قاتی لەژێر دەسا بێ فریانەکەوێ پاکی کاتەوە فریانەکەوێ تەرتیبی کا فریانەکەوێ ڕێکی خا دواتریش ئافرەتی ئێستا بە بۆنی وەزیفە و دەوام و خوێندن و ئەوانەوە سەرقاڵترە لە ئافرەتی جاران کۆمەڵی مەشغەڵەتی نەبووە لە چاو ئافرەتی ئێستا خۆی بۆ خۆی تەکنەلۆژیا دەستگرێکی زۆر باشی ئافرەتە لە ژیانی ڕۆژانەیە یعنی تۆ دەوامیش بکەی تەکنەلۆژیاش لەبەردەستا بێ بیرکەرەوە چەند سەعات لە ژیانی تۆ بەمانە ئەڕوا کەیت ئەمێنێتەوە بۆ تەرتیبکردنی ماڵ بۆ خزمەتکردنی مناڵ بۆ خزمەتکردنی میوان وای لێ هاتۆ جەژن یعنی کراوە بە ڕۆژی خەو بەڕاستی یعنی خەڵک نیوەڕۆ لە خەو هەڵەسێ جەژن بە کاتی ئیسراحەتدا ئەنێ لەگەڵ ئەوە شاکە جەژن خۆی ئەبێ ڕۆژێکی چالاک بێ ینی خەڵک پەیوەندی کۆمەڵاتەکان تیا بەسەرکاتەوە بەڵام ئێستا پەیوەندی کۆمەڵاتەکان زۆر تەسکراوەتەوە لە بەنامەیەک جەژنە پیرۆزە ئەکرێ بە تەلەفۆنیە کۆتایی پێ ئەهێنرێ کە ئەمە خۆی بۆ خۆی بەڕاستی لەگەڵ ئەگەر بین لەگەڵ پێوەرەکانی شەرعایەک ناگرێتەوە چکە سیلەی ڕەحم تۆ بێ بە سەردان زیاتر بەسەریکەیتەوە نەک هەموو سیلە ڕەحمەکان بە تەلەفۆن کۆتایی پێبێنی ئەچمە لای حاجی فاتمە حاجیگان ئەگەر کەمێک باسی جەژنی خۆتمان بۆ بکەی لە کاتی گەنجێتیەوە ئەم جەژنێکی ئەم کاتە شاتیاییت بەڵێ بسم الله الرحمن الرحیم ئێمە لە جێژنەکانە لە جێژنی زۆر خۆشتر بووە لە ئێستا و اینجا هینمان کردووە و چێشت و شتمان لێ ناوە چوون بۆ نوێژی جێژن و هەموو هینەکانمان کردووە و اینجا هینە دراوسێ و ماڵ و حاڵمان پێین کردووە تەوانێکەوە دراوسەکانمان وەختی لە وەختی جێژندا جێژن مبارەکیمان لێ کردووە و چێشت و شتمان لێ ناوە زۆر خەریکی ئیش و کار بووین و خۆمان هیلاک کردووە دەست خۆش بێ حاجیگان دەست خۆش بێ کۆمیتی ئەم خاتونانان باسکردن و لە جەژن ئێستادا لە ڕابردوودا ئێستا راپۆرتێکمان حازرا کە گوێ لە پیاوەکانمان ئەگرین ئایا پێویستە خاتونەکانمان چەند ڕۆژێک پێش دەژن ئەوە خۆیان مەشغوڵکەن بە پاکردنەوەی ماڵدا یاخوددا با فەرموو بێکەوە ببینی وەڵاهی بەقەبەی ئەرز ئاسمان بێزارم ئەکاکە ماڵ پاسە دوێنێ پاکوتە نیست تۆ چی ئەمڕۆ دەوێ ئەم ماڵە تێک بێت و چاکی بکەیتەوە بۆ
پەردەیە گۆڕی پەنجەرەیە گۆڕی بەڕێیە گۆڕی فەرشە گۆڕی نەوەڵڵا هەری بەدەستی بەسەرا بێنێتم خۆ وەریان گرتویانە و تەواو کەوتەتە شەڕ لە ماڵەوە لەسەرەوە ئەرە وەڵاهی جار بووە تەواو کردم هەر شتێکە لێداری دیارە بووە ژنانیش بۆ نمونە ماڵەکە پاکەکەنەوە بۆ جەژن ئەی باشە لەو پێش پاک نەبووە ها ئەمریکان وێشم کردووە بەخوا پاک بووە ئەجا ئەمە خۆ چۆ دەسەران تێکی ئاوەی گۆڕێ پێت وایە ئەمە خۆ گرتویانە ئەرە وەڵڵا ئەرە وەڵا خۆی ناچی چی زیاکە هیچ شتێ زیان ناکە بەخوا کورسیە هەر کورسیە بە حەقێکی ڕەواش ێزانم لەبەرەوەی پاک و پختەی لە ئیمانەوەیە من ناڵم پێ ناڵم پێشتر پیس و بۆ خەڵوە بەڵام چەندێ پۆ خۆتر بێت لەبەر چاوی خەڵک ببینێکە ناوماڵەکەت پاکترە و جوانترە وا هەستەکەن کە جەژن هێمایەکە بۆ پاک و تەمیزی گیانی پەیامێکی پاک و تەمیزیە بە خەڵک چەندین جار بەڵێ فەرشم لەکە خەزار مردوتە سەربان لە خوارە جێگەنەبێ بیشۆن لەوێ شۆردومانە بەیەکۆ هەڵمان خستووە بەیەکۆ دامان گرتووە لورمان کردووە خسمانتە شوێنی تایبەتی خۆیەوە ئەبێ هاوکاریان بکەین ئاساییە لەو کا ئەو میانەش هەبێت تێبکە ئەبێ لە ماڵەوانیشە هەمان دەستور هەبێت کە جێگە هەڵە گیرێت جێگەدا ئەنرێ ئەبێ لەو ماڵیشا ینی بە حەقەت ئەبێ ئەم دەستورە لە هەموو شوێنەکە هەبێ ینی ئەمە شتێکی نامۆن نییە بڵم لە یەک ماڵە هەیە لە دوو ماڵە هەیە و کەمە ئەبێ لە زۆر شوێنە هەیە ینی لە تەواوی ماڵەکانی کوردی ئێمەیە ئەوە باوەکە لە جێژنانە ماڵ پوختەکەینەوە ماڵ پاکەکەینەوە شتێکی جوانە و من بە شتێکی ڕەوای شێزانم من بەس زیاد لە حوش شۆردن هەڵما شواردنەکە تۆزێ بێزارم بەس لەوەکانتر هەمویان هاوکاریان بەس مەسڵ کاشی و ناو ماڵوانە زیاد لە حەدە شوێرن ئەوە نیە شوێرن بێزارکەسن بێزارکردن بۆ هەموو کەسێ بەس غێری ئەوانە فەرقی نیە ئەمانوان ئێمە هاوپیشە و هاوسەرێکی مەجبورین تەواوکەریەک مەجبورین هاوکاریان چونکم تەواوکەریەکین وەڵا لێرەوە ئەوە لێم بە خانمان تەنیا سەیری بۆچوونی خۆیان نەکەن سەیری بۆچوونی مردەکانیان خۆیان چەندێک پیان خۆشە مردەکانیان پێیان خۆشە هاوکاریەک من لەبەرەوەی هیچ ناڕەحەتیەک و هیچ گرژیەک و هیچ لێشانی لەم بەرەجەژانە لە بینیانە ڕوودەدات کاکە گیان وەڵام میێزانت لە چیا کردوم یارە دووسێ ڕۆژی ماوە بۆ جەژن کە ئەڕۆیتەوە ئەو لە ماڵەوە تۆ هیلاکی لە هیچکەوی ئەوڵێ بەخوا مردووم ئەو جار ئەمە یەکەمیانە دو هەمیان باشە بۆچی مردووی کورە بەخوا ئەومە لێ کردو ئەومە هەڵگرت و چوم پەنجەرەکەم سری و بەخوا گشتمە ئالیوانە و بەخوا بەلعەکەشم بەراوە ئەو حوشەمەشت و ئەمە جارە یەک ئەمە کەم کەلیمانە دوهم کەلیمان عادەتی وایە ژنی ماڵان عادەتی وایە بیلاتر بێ کە لەو کاتا میوانە چێ لەو کاتا گشک لێ ئەات ئەرێ خوا بگرایخوا ئەی تو خۆلو پێ بۆ گشک لای ماڵە پاگەکەی سێنە بۆچی گشکی لێیت لە پیا بوو ماچێت عاجز نابێت خوا پێ ماچێت عاجز نابێت ئەمە یەکیان یەکۆدا بیلاتر بێ جاری وا هەیە مەسەلا میوانێ ڕەحمەتی لێبەوە کێتەوە فڵان شتەکەم لەگەڵ خۆتا بۆ بێنە وا لە بەردەم تا دەخوا بگرایخوا ئەوە میوانەگا هەیە کابراکی ریسپی بێت ئەم ریسپی چی بێنە بەدەرەوە ڕۆژە ئەگەرنەوە ئەڵێن مامۆسای مزگەوت بۆ ڕێکوتە ماڵێکە چێتە ماڵەکە ئا لە دەرگاکە ئیشی بەو ماڵە ئەبێ ئەوش ژنەکە ئاوی نەبوو بۆ بیلاتێ مەسینێ ئاویشی لە دەرە داناوە بەشکم میوان ببیێنتە ژوورەوە ئەڵێ لیوانە تەقەی دراکەی کە تڕاکەی ئەوی ژڵێ ڕەحمەت لێ بە دراکەوە کردمەوە چونکی جەرەسەوەی کاتەوە کرد بە دراکە ڕەحمەت لێ ئەو مەسینە ئاوا لە خۆ بێنە مامۆسا مەسینە هەڵەگرێ و ئەیبا دەچێتە کەتر مشاکە مامۆسا مەسا خەزڵات خۆم بەخوای بێتە جێگەی خۆت بەخوای بێتە مامۆسا ئیباتەوە یەتۆ دەرەوە لە براکەم ئەو قسەکە ئێوە کردتان ڕاستە بەڵام ئەزانیشی ئەوێ یەک بێگارەکەن بەخوا من دوانی پێکردم دوو بێگار من پێشی برم پێشی هێنامەوە جا ئەمە ئەمجار لە دوای ئەوە بیلاتر بێ ئەکۆنە فەرش هەڵگرتن ئەوە ماڵەکە وا لیوانە ئەگەر سێ چوار میوانیشی بێت لەو ڕۆژە خوانەکە هیچ نییە شێت ئەردەکە دانیشەکە ئەس یاخشتی کاشی بێ ئەوە چییە خوارجە بۆ جەژنە فەرشەکان پاکەینەوە ئەمجار لە لادیا بوو کاتی خۆی لە لادیا بوو ئەو ڕۆژەکەیان و عرفەیە ئەم خەڵکە عرفەیە و خۆی تەمەشاکە نێژەکە و دوعاکە و دوعای خێرەکە و ئەپارێتەوە بەشم شڵ حاجەکان خالیان نەگرێ ئەوان لەو ڕۆژە تەمەشاکەی بیلاتە بە دوو تەشتەویریشی لە ئەوشێکوان نانی جەژنەکەم ئەی خوا بگرێت لەوە پێش بۆشی ئەم نان جەژدەر نەکردووە ها ئێمجا نانی جێژن ئەو خود لە ڕۆژی جێژنا خۆی گرێ ئەگەر دەمیانیشی 15 نانەخورێت بەڵام تۆ تەشتەویریشی لاو نانی جێژنەکە ئەمە ینی چی ئەمە ڕاستێتەوە ئیشە شتێتیان بەکار هێناوە گسکێکەیە ها نایلۆنەوە ئاوای لەکەن ئەمە ئیسە بەکارێن ئەوە چیەکەیت وەڵا بم گسکەوتم ئەمە ناوێت چی پێڵن وای وڵا پێڵن گسکە تەماڵی تێگەی گسکە تەماڵی ئەمە لە بەرسی ئەمە لە عەرزەکە ئەوە خۆیشم سەر شتەکانە پێچێتەوە بەخوا کە ناژی پێشێتەوە قسمێکی پێشتەوە قسمێکی یارمێنشی خۆڵ هەڵ ناگرێتەوە ئەوە بێزار بووی زۆر جار بۆ منە لەو کاتێکی خەریک لەسەر ئەوەی من چەند جارێک شەڕم کردووە چەند جارێک
چەندجارە شەڕم کوورە بەڵام چیە شەڕی ماڵ شتێکی هەیە مامۆسا ئەزانی چییە پیاو لە ماڵە ئەگەر خۆی تەنیا بێ لەگەڵ ئەوە بی دووە دوو قەی ناکە بەڵام شەڕ من لەگەڵی یەکەم ئەو 4-5 ماڵ لە دەوریایەتی ئەوڵێ بدایە بووە باوە بۆڵێ ئەوڵە باوە خۆ دایکمە ئەوڵێ چیە لەما پیاو ناڕەحە دەبێت ئەگەر شەڕی دەکەی ناجیع نابیت شەڕم کوورە زۆر شەرم کەمان نەجاحەتم لەهێناوە جا داوا لێ یەکەم ئەگەر خوا نەکەدێت فەکۆتە شتێکی وهاوە شەڕ مەکە ئەگەر شەڕی کرد کاتی بیکە دوو بە دوو من چونکی کە مناڵی لێبوو نەجاحەت نایەنیت مناڵ بە زۆری کوڕ بێ و کچ بێ دایکی بێت ئەو خانمانە بەچی بە شەڕکردن پێت وایە و عادەتە تەرکردن تەرکی نان بە شەڕکردن بە مۆزگاریش تەرکی نان بەس بازشتە هەیە مەسەلا جارجار پیا بگەڕ بڵێ چوون ماڵی فلان کەس چوون ماڵی مامۆسا وەڵی ئەوە ڕەحمەتی لێبێ ئەوە ئافرەتە بەخوا کە چوون ماڵی پاک و تەمیز بوو کە تۆڕێ جێژنە دەستیش لێ نابوو بەخوات هەچیتیان پێ و دەوی بەسەر چاو تەمەشاکی هەڵسو کەوتی جوان و چای لێنرا و فەرشی داخرا و حاضر بۆ ئەو جوان کەمیان پێدەدای بەڵام من دەوعانە کەمیانەکەیێت مامتۆجی فەرشداخی کابرا ئەی پێڵاوەکانی داکەن لەکوای بێسێت خوا بگرێ یاخوا ئەمە من ئەم ئەشتانە ئەەکەم بەڵام تر جاوەڵێکی مامۆسا خوا ناجیع نابێ ئینسان تایە حەچی بڵێ لە ماڵە ناجیع نابیت حەچی بڵێ بە جەژنەکەی ئاشت بوویتەوە هەموو جارێک ئەی بۆ جەژنەکەش ئاش بێت چار نییە چونکی هەڵوەچی جژنیانی چی جێژن خۆشی جێژن وارێ چیە لە ئاشتیە کە ئاش نەبییتەوە گەر نازایی نەکەیمانەی بە خەڵکی نایە ئەم ئایلەیەکین بەناو خۆی ژن بیلاتر وەکو پێڵا وەکو شت نییە ژن لەگەڵ گۆڕۆمەرگیە لەگەڵ حیاتایە جا لەگەڵ حیاتا ئیتر بەس ئەوێت تایە لە ماڵە ئینسان جاری وهەیە لەگەڵ ژنەکە تێگەچی خەڵ گوستانتی ئایسی خەڵسی نەکتی نەکۆژن کەسی دوای ئەوە تەمەشاکەی جمعی دوای تەمەشای کرد لەوانە کۆکتر لە دنیا نییە ئەمە چییە چونکی لەگەڵ حیاتە چار نییە ئەبێت لەگەڵ یا خەریک بیت هەچەند ئەو ناڕەحەت بێت تۆ بووی نەرم بیت ئەگەر هاتوو جاری وا هەیە من مەسلا ئەو ناڕەحەتە من نەرمە بم جاری واشەیە من بیلاتر بێ خۆم تووڕێکم وای لێکم تێ بۆ لیانی ئەو بە نەرمیە بەلام و جوابات و پیاوەکە بەخوا ئام کرد و بەخوا ئام کرد و ئاخر باوکی فلانە کەس بەخوا دەخۆشم ناڕەحەت بووم پیر بوو ئام لە ئۆشتانە ئەڵێن تێگەی بیانوێنە بۆ خۆیان ئەمە لەم بارە ئەوەن خوانە پەڕێنە بۆ حسابن گوێمان لە قسەکانی پیاوەکانمان گرت ئەچمە لای خاتو تەڵعات گوێمان لە قسەکانیانگە کە بێزارن لە ماڵپاکردنەوە ئەرە زۆر کاتەگاتە حاڵەتی شەڕ ئایا پێویستە؟ کورێنە وەڵا پێویست نییە ئەگەر ماڵەکەش پیس بێ بەخوا پیاوەکە هاتۆ تووڕابێ ئەوەکەی ئەوە بێوەی من ڕێزم هەیە بە ئەو پیاوانە وەکو برا و کوڕ و عزیزی خۆم سەیرانەکەم بە قورئان 1000 پیت کە لە ژن دەرێنن ئەگەر ماڵەکەش پاک بێت سپاسی بکەن و دەستخۆشی لێ بکەن و ئەوش ئافرەتە بەس تەنها پیاوەکانمان تووڕەنین ئەم لەوە تازەش ماتووڕن گەنجەکانمان زۆر کات ئەڵێ دایکم فەرشم پێ پاکاتەوە ئەڵێ خۆ میوانەکە نایەسەی فەرشەکە بکە ئێڵێن ئەرە وەڵا ئەو گەنجانە هەمووی ئەیڵێ ئەڵێ بۆ هەر جەژن ماڵپاکە بێتەوە بۆ هەتۆ 24 ساعتە خەریکی ماڵپاکردنەوەی گسکە حاجەت شتنە چێژ لێنانە ئەبێ هەموو شتێک بە تەرتیب لە 1 ساعتە بێ نابێت لە 1 ساعتە ئەو ئافرەتە شیلاکە بێ ئینسانە وایە ئەبێ ئینسان یارمەتی لە جژنە ئەو نەخۆتان هیلاگەکەن پێویستە نەوەڵا پێویست نییە بەلای منە پێویست نییە بەو شێوەیە ئیتر بەڵام هەیشە خۆی حەزیلێکە ماڵ پاکاتۆ ماڕ ڕێخە مار تەرتیبکە ئەوە هەر کەسێ بە ڕۆبەتی خۆی حەزیلێکە ئینا بەس بۆ بە عادەت ئەبێ هەموو ڕۆژێ کە هاتە جەژن 2 ڕۆژ پێش جەژن ئەو ماڵە پاکرێت دەست خۆش بێ حاج فاتمە قسە لەسەر قسەی پیاوەکان چیە کە بێزار بوون لە ماڵپاکردنەوە بەڵێ وەڵا پیاوەکەی من جاری وا هەیە ئەڵێ ئەرێ ئەمە تۆچی بوو هەر ئیشت تەواو نەبوو خەریکیتی دایم دەرهەم من هەر تەبیعەتم وایە زۆر هینێ هەر خەریکم نابم پوشتێک لەو مەڵە بکەیە تێگەشتێ ئەویش هەر من و ئەوین مناڵشتمان لەلا نەماوە هینە ئیتر ئەڵێ ئەوە نە بۆ خۆ هیلاگەکەی تۆش و هینە ئەڵم قەینا هیلاگ نابم ئینشاڵڵە ئیتر ئاوایە خەریکە خۆش بێ حاجیگان حاجی ڕووناک قسەکانی پیاوەکان گوێمان لێبوو بێزارن لە ماڵپاکردنەوە ئەگەنە شار ماڵ بەجێ هێڵێت پێویستە بیکەی واللهی ئەبێ لەو کاتا کە پیاویێتەوە قەت ئەو ئیشانە نەکەیت ئەبێ کاتێک ئیش بکەیت کە پیاو لە ماڵەوە نەبێ ئەبێ کە پیاو هاتەوە نانی حازر بێ ئەبێ پیاو هاتەوە ژیانی ماڵەکە هەمووی دەرێنی پیاوەکە ناچارە بێتەوە واللهی من قەت شتی وا ناکەم کاتێک ئیشەکەم کە پیاوەکەم نەماڵەوە نەبێ کە پیاوەکەم نەماڵ بێ قەت ئیژ ناکەم غیری ماڵپاکردنەوە ئەو خواردنەی بۆ جەژن دروستەکەن هیلاگبوونێکی زۆری ئەوێت بڵێ ئەرە وەڵا بێ قەیسی لێنیە بێ فاسۆلیا لێنێ هەرەکە تەڵەبێکی هەیە خی گەورە لێمانوەرگەری لەسەر گۆڕانکاری لە خواردن دروستکردنە هاتووە جاران وەکو جاران چۆن بۆ ێستاش هەروایە
وڵای ئێستا من ئێستاش هەر عینەن جاران ینی ئەبێ قەیسەکە هەر هەبێت بێ هەر هەبێت قەیسی و فاسۆلیا هەر هەبێت چونکە هەمانە مناڵەکان هەیە حەزی لە فاسۆلیا هەیە حەزی لە قەیسیە ئەیتر جەژنیش بریتە لەو دوو چێشتە بە تایبەتی دەست خۆش بێت حاجی ڕزگار فەرموو قسەت لەسەر پیاوەکانمان بێزارن ئەوانیش ڕاستەکەن ئەوانیش حەقییانە هیلاکن ماندوون دێنەوە شوێنە نەبێلی دانیشن شوێنە نەبێلی ئیسراحەتکەن حەقی خۆیانە بەڵام ئێمە حەقە پێش ئەوە کە ئەوانیەنەوە شوێنێکیان بۆ تابێتکەین کە لی دانیشن لێ ئیسراحەتکەن من لە ماڵی خۆما شتیوام نەبینە چکین هاوسەرم هاوکارمە لە ئەگەر فەڕش شۆم ئەگەر ئیش بکەم یارمەتی مەدایت لا هەر کاتێکا ئیشم پێ بێ یارمەتی مەدات تەمەنیشی هەیە الحەمدلا بەڵام زۆر ساڵ حەسفاز وخوای گەورە لەخوا بەزیابێ خات ڕوونا نەرمین راپۆرتەکە جوان بوو بەڕاستیانش تعبیر لە ناخی خۆیانەکەن پیاوان بەڵام ئەمە ئەگەڕێتەوە بۆ ئەوی کە ئێمە ئافرەتان و پیاوانیش سایکۆلۆژیای یەکتر شارەزان نین ئافرەت خۆی بە تەبعی خۆی بە سروشتی خۆی حەزی لە گۆڕانکاریە یعنی بۆ ماوەی چەند مانگێک شتێک لە شوێنێکا بێت تووشی مەلە لە بێت چکە ئەو بەیانی تا ئێوارە لە ناو ماڵەکەیە پیاو ئەچێتە دەرەوە شت ئەبینێ لە دەرەوە بەڵام ئافرەت ینی هەر لە ناو چارچەوەی ماڵەکەی خۆیاتی بە زۆری ئەگەر گۆڕانکاری لە شوێنی شتەکانە نەکە بەڵێ تەنها لەو دوو بۆنێ ئەو نەخوان هیلاگەکەن ئاخر خۆی وایە تۆ زیاتر بڵێن لە بۆنەکانە ئیستعداد وەرەگری میوانەیە ئیستعداد وەرەگری خەڵک سەردانتەکە اینجا ئافرەتیش وەکو خۆی ئێوە لەو ڕۆژە بوونی خۆی بسەلمێنێ بەوەی کەوە ماڵەکەی مرەتە بێ ماڵەکەی جوان بێ ماڵەکەی ڕازاوە بێ ماڵەکەی بۆن خۆش بێ بەڵام پیاوان لەبەرەوەی سایکۆلۆژیای ئافرەت نازانن ئەو بەلایەن و کێشەیەکی زۆر گەورەیە ئەگەر ینی سایکۆلۆژیای ئافرەت بزانێت کەمە تەبعی ئافرەتە ئافرەت حەزی بەو شتەیە ئەویش هاوکاریەکە نەک ڕێگری لێ بکە خۆی فعلەن وایە پیاوکەیەتەوە بۆ ماڵەوە هیلاکە لەسەر کارەکەی بۆ هیلاکە بێتاقەتە پیاویش بە تەبعی خۆی کە هیلاک و ماندوو بوو حەزەکە لە شوێنێکا بە بێدەنگ دانیشێ بۆی بحەوێتەوە ئافرەتیشکەیەتەوە وەکو پیاوەکە ئەویش لە بەیانیەوە تا ئێوارە ئیشی کردو هیلاکە و جێبەجێ شتەکانی کردو ئەمەی کردووە ئافرەت خۆی بە سروشتی خۆی حەزەکە کەسێک هەبێ دەردەدڵی بۆ بکە گوێی بۆ بگرێ کە پیاوەکەیەتەوە لە بەخوا ئەمڕۆ لە بەیانیوە کێ هاتۆ بۆ ماڵیان قسەی لەگەڵ کێ کردووە چی لێ ناوە چی ئیشێکی کردو هەموو یەگێڕێتەوە ئەم پیاوە ئەگەر بەڵێشی بۆ نەکە ئەگەر بۆ هەموو ڕستەیەکیش جوابی نایەتەوە تەنها گوێی لێ بگرێ ئەم ئافرەتە ناخی خۆی بەتاڵ کردو و خۆی هێمن کردوتەوە بەڵام ئەگەر کەس نەبێ گوێی لێ بگرێ یاخود تەقدیری ماندووبوونەکەی نەکا بەڕاستی زۆر ناڕەحەت یعنی ئافرەتە با لە بۆنەکانیشە ماڵەکەی بڕازێنێتەوە ڕازانەوەی ماڵەکە مەسلحەتی هەموو ئەندامانی خێزانەکەی تایە بۆ هەموو ئەندامانی خێزان خۆشە تۆ چەند دڵە مرتاحە کاتێک کە میوانێکیت ماڵەکەت کۆکراوەیە ماڵەکەت مرەتەبە پاک و خاوێنە بۆن خۆشە ئەبێ پیاوەکە شانازی بەم ژنەوە بکە کە ئەم توانایی هەیە لە ماڵەکەی بەکاری هێناوە نەک بێزاری دەرببڕێت دەست خۆش بێ ئەچمە لای خات و سێوە ئەو مایکێ بێن ئەرگ نەبێ خات و سێوە گوێمان لە پیاوەکان گرت بێزار بوون ئەگاتە حاڵەتی شەڕ ماڵ بەجێ هێڵێت پێویستە ئافەتانی ئێمە ئەمە بکەن ئەگە ئێمە لە ڕووی تۆبیەوە لێکی بینەوە پێویستە بیکەن احتیمال هەیە زەرێکی تەندروستی بەخۆیان بگات سەرەتا سڵاو جژنە پیرۆزە لە هەموو میوانەکان و لە هەموو بینەرانیشەکەم من لەواچ بە پێی تەمەن و بە پێوەی کە جژنە زۆر کۆنەکانمان نبینیەوە بەڵام هەستەکەم زۆربەی شتەکان ئەگەڕێتەوە شێوازە تەقلیدیەکەی و چاولێکەریەکەی یعنی تۆ لە کۆنەدای کە چۆن ماڵی پاکرۆتە تۆ ژێسە بۆ شێوازە و حاجی وتی لە ماڵێکە لە حوشێکە 4-5 ماڵ بەیەکەوە بوون هەموو شێر بێکە بوون و لە یەک حوشە شابوون سەرێکی هەمووی چاوی لەو کرد و چاوی لەو کردووە ئەگینا ماڵ ژن بەعادەتی خۆی هەموو کاتێ ماڵ پاکاتەوە و ئەو هەموو خۆماندووکردنەش لە ڕۆژانی جەژنە ئەگەڕێتەوە سەر ئەوەی هەم چۆنەڵی خۆی میوانیەت و ئەمژەچێ بۆ میوانی و بە تەبیعەتی خۆشی حەزەکە لەو کاتانەیە عەرزی ئەوەی خۆی بکە کە ماڵەکەی من لەوەی تۆ پاکترەوەی ئەو لەوەی ئەو پاکترە سەرێکی هەر خۆشێتی کە ئەچێتە ماڵێکی کە ڕەخناگرێ نەمان بیست هیچ پێ بچێتە هیچ ماڵەکە بگەڕێتەوە باسی ماڵەکەی تر بکە بڵێ وەڵام ماڵی فڵان کەس چووانە بوو یاوانە بوو بەدەگمەن پیاو هەیە و تەبیعەتی هەبێ هەر ژنە ئەچێتە ماڵێکی ترش لەوی ترە دۆزێتەوە لەبەرەوە هەر خۆشێتی وای لێ کات کە حەزەری زیاتر بکە کە زیاتر تەرکیز خاتە سەر پاکردنەوە تەرتیبکردنی ماڵەکەی بەڵام ئەمەش کەوتووە سەر تەبیعەتی وە هەیە زۆر جار شتەکان کۆمەڵە ئەکات و هەڵەگرێ بۆ نزیکی جەژن و ڕۆژانی جەژن و مناسبەکان ئەجنە ماڵپاکردنەوە شتێکی عادەتی وەکری هەموو کاتێ هەر بکرێ ئەو کاتانەشی کە تو ئاوا شتەکان کۆکەی تەوانی و لە کاتی جەژنە سەرێکی ماڵ هەمووی رێ بەیەکا و مواد تێکەڵە کرێ و یعنی ئیسراحەت لە ئەوانە شتێکی کە ئەگەڕێنەوە بۆ ماڵەوە ئەمە جگە لەوەی ینی دەرونیان تۆ ماندوو ئەبی جەسەدیان ئەو ژنەش ماندوو ئەبێ سەرێکی بۆ نمونە لە ڕۆژانی جەژنە هەر فریاوە کە خۆی ئیسراحەتکە فرێ ئیسراحەتەکەش ناکەوێت جسمی هەمووی تەشەنجی کردو ماندووە و لەشی
تەڕ بووە و هیلاک بووە و یعنی چەندین ژن بەهۆی فەرشەڵخستنی جەژنانە کۆتۆتە خوارەوانی و هێنانە بۆ خەستخانە بەپەلا چەندین ژن چۆتە سەر بەرمیل و ماڵی پاکردۆ شتی سڕیەوەتە کۆتۆتە خوارەوە بەبێ ئەوەی بزانێ خۆی بپارێزێ توانین بڵێن ئەو لە ڕۆژەکانی جەژنە ئەو کەسانی کە زۆرترین کاسەدانی خەستەخانەکانەکەن ئافرەتن بەتایبەت نا بەنسبەت ئیشکردنەکانەوە ئەڵێم کە ناتوانێت سەلامەتی خۆی لاچێ فەرشەکەی بشوە هەڵی خازۆر لە جەسەتی خۆی پێ مهمتر بێ ئەگەر تەندروستیشی باش نەبێسێکی لە ڕۆژانی جەژنە ئەو نەخۆشیش بێ هەڵەسە ئیشەکانی کات یان مەسەرەن جاری وهەیە وهەیە عیلاجی وهەیە نەخۆشە بەڵام سەرکی شتەکانی خۆی ئیهمال لە کات ماڵەکەی بەلاوە مهمترە ئیشەکانی بەلاوە مهمترە هەیە ڕۆماتیزمی هەیە نەخۆشی تری هەیە هەنیشتێ ناتوانێت بیکە سەرکی هەموو لەشی خۆی ناوە لە ئاو پاکردنەوە تا و کەفا و تووشی حساسیتە بێت تووشی کۆکە و ینی چەندجار چوی سەرەکی لە ڕۆژانی جەژنە بۆ میوانی سەرکی ژنەکە نەخۆشە ئەوە لە کوێڵان نەخۆشە کەوتووە لە جیاو نازم سەرمەی بۆیان چیچیانە بەڕئی من ئێمە دایکم لەوانەیە هەر نفسی شت بەکاربێنێتەوانێ بەڵام ئێمەمانە تۆزە شتەکانمان گۆڕیوە ناڵم تەمەنمان زۆلەوە تا بەراموردە وردە ئەش گۆڕانکایەتیشی بەسەرایەت ڕاستە خانەکان گەورەتر بوون و بوون بە چەند قات و ماندووتر ئەبێگەر لە کاتێکا پاشکیتەوە بەڵام ئێستاوای لە تۆ هەرە شوێنانی کە میوانەکە هێت تۆزێک زۆر پرش و بڵاو نەبێ شتێکی وا مهم نیە بەلاتەوە یان میوانێکەش کەم بۆتەوە بەڵام زیاتر ئینسان ئێستا زۆر ئێتیمان بەخۆی ئەیە وەک لەوەی زیاتر ئێتیمان بە ماڵەکەی بەلاوانێ زۆر زیاتر ئێتیمان بە ڕواڵەتی با زۆر مرەتەبتر بێ لە ئەوەی کە ماڵەکەی مرەتەبتر بێ بە زیاترە ینی گۆڕانکاری بەسرا هاتووە وەکو چۆن خواردنەکان هەموو شتەکان گۆڕاوە ئیشکردن و ئەرکەکانیش لەناو ماڵە بۆ شێوێ گۆڕاوە بەڵام سۆری عفو ئەو خواردەیە کە لە جەژنە ئەخورێت یاخۆ دروست ئەکرێت لە ماڵەکانە زۆر کا سەحی نییە لە ماڵەکانەکە و خواردن دروست ئەکرێت خۆی خواردنی ئێمە هەموو کاتێک و جارانیش و ئێستاش لێک شتایە کە گرینەوانێ زیاتری تیمانمان ناوە بە چێژ لە خواردنە چێژی خواردنەکە و تامە ئەوی چۆن بێنێک جۆرەکەی چۆن بێ لە ڕووی تەندروستیەوە زیاتر برنجەکەمانە گەر چەورتر بێ سەغیتر دیارین لە لێنانە و جوانتر برنجەکە جوانتر دەرچووە وەک لەوەی کە ئەسڵەن بیرمان لەوە هەر نەکردو کە لە ڕووی تەندروستیەوە ئەمە چ ڕێژێکە و زەرەری چۆنە یان ئەو گۆشت و خواردنانی کەلی ئەنی مەسەرن گۆشتی مریشک و حیوان هەردووکی بێکە و لێری کە مەلە کاتێکە هیچ ضرورێت نییە تۆ دوو جۆری پرۆتینە بێکەوە تێکەڵ کردوێکیان پەڕۆتینی پەلەوەری و ئەوترانش پەڕۆتینی حیوانیە کە هەردووکیان بێک و نابێ بخورێت تۆ تەنها بۆ چێژێ خۆی بۆ سوود نای خۆی جگە لەو پرۆتینی حیوانی و پرۆتینی نەباتی و تێکەڵ کردبوون منە فاسۆلیا گۆشت بێک و تێکەڵەکەی کە ئەمەش هەر لە ڕووی تەندروستیەوە هیچ سوودێکی نییە ئەگە زەرریشی نەبێ چکە تۆ ئەمەیان نەباتی خۆی پرۆتینێکی کاملە مەشان حیوانەیە ئەتوانی یەکیان بخۆی ئەوتیان لە ژەمێکی کیا بخۆی بەڵام ئەم شێوازە تێکەڵکردە زیاترە گەڕێتەوە بۆی تۆ زیاتر گرنگی بە تام و چێژەکە ئەی نەک گرنگتری گرنگی بە جۆری خواردنەکە و لە ڕووی تەندروستی و گرنگەکەی پێبێ دەست خۆش بێ زۆر من ئەچمەلای مامۆستا ڕسوڵ مامۆستا کۆمنتی لەسەر قسەی خاتوونەکان سەرەتا بەنای خوای گەورە جێژنە پیرۆزە لە هەموو مسلمانانی کوردستان دەکەم بە تایبەتی حاجی بەڕێزەکانمان هیوای لەش ساغیان بۆ دەخوازم ئینشاڵڵا بە سەلامەتی بگەڕێنەوە ناو خانەوادە و خێزانی خۆیان سەبارەت بە کۆمنتی هەموو ئەو دایکانە ئەو خوشکانە ئەو بەڕێزانە من تقریبا وەکو لە ڕووی زانستیەوە کۆمنتەکەی خۆم ئەڵێم سەرەتا ئینسان چونکە کائینێکی کۆمەڵایەتیە پێویستی بە ڕەفتار ئەنجامەدا هەموو ئەو ڕەفتارانش کە ئەنجامی ئەدات با بڵێن دوو جۆر ڕەفتارمان هەیە ڕەفتاری شخصیمان هەیە کە وەکو خۆم دوایی تعبیر لە شخصیەتی خۆم دەکا وهرواتە ڕەفتارێکی ترمان هەیە کە ڕەفتاری جەماعیە کە تعبیر لە فەرهەنگی کۆمەڵگەیەک دەکات تعبیر لە مجتەمەعێکی دیاریکراو دەکەم گومان تێدا نییە مەسەلەی جێژن و بۆنەکانجا چ جێژنی ئاینی بێ چ جێژنی نیشتیمانی بێ لە قەومێکەوە لە نەتەوەیەکەوە بۆ نەتەوەیەکی تر جیاوازە ئەوەی کە ئێمە بۆ نمونە جێژنە ئاینەکانمان لە ڕووی فەرهەنگیەوە لە جێژنە ئاینەکانی دەوروبەر و نەتەوە دەوروبەرەکانی خۆمان جیا دەکاتەوە ڕتمێکی جیاوازە ینی ئەوەی کە لێرە دەگوزارێ لە جێژنی قوربانە لە جێژنی ڕەمەزانە لە بۆنە ئاینەکانە لە هیچ نەتەوەیەکی دەوروبەرمان ناگوزارێ مەسەلەن لە ناو تورکا بەو شێوەیە یاد ناکرێتەوە لەوانەیە بۆ نمونە لە قوربانە لێرە قوربانی ئەکرێ لێوەش قوربانی بکرێ بەڵام لە شێوازی بە بیرەوە چوونی ئەو جێژنە بەو شێوەیە نییە نەتەوەی کورد میلەتی کورد بە شێوازێک لە ڕووی لە دێر زەمانەوە بە نەوعێک هاتووە کە ئیستیقبال و پێش با بڵێن
پێشوازی لەو جێژنە بە شێوازێکی تازە و بە فۆرمێکی تازە یادی دەکاتەوە. بە تایبەتی لەو چەند ڕۆژێک کە بەر لە جێژن بەر لە جێژنی ڕەمەزان یان جێژنی قوربان کە خاتونان خانمان لە ماڵەوە سەرقاڵی ماڵ پاکردنەوەن و سەرقاڵی پێداویستی ڕۆژانی جێژنن، ئەمە ڕەفتارێکە. بەڵام لە ڕووی دەرونیەوە با بزانین ئایا ئێمە ئەم ڕەفتارە چۆن تەفسیر دەکەین، چۆن لێکۆڵینەوە لەسەر دەکەین. بۆ نمونە بۆچی لە ڕۆژانی ترخۆ ڕۆژانی تریژ ماڵ پاکەکاتەوە بەڵام ڕۆژانی بەر لە جێژن باشتر پاکی دەکاتەوە، ڕۆژانی بەر لە جێژن مەسەلەن سەرقاڵترە و ئەو دایکانە ئاماژیان پێکرد هەتا جاری وا هەیە سێوەخان ئاماژەی بۆ کرد لە ڕووی تەندروستیەوە ئامادەیە بۆ نمونە ئەگەر نەخۆشیش بێ تەزعیە بەخۆی بدا کە بێ ئەم ئیشە جێبەجێکا بۆ ئەوەی کەم و کوڕی لە ماڵەکەیدا دەمیدرێ. ئێمە هەم لە راپۆرتەکە و هەم لە کۆمنتی ئەم دایکانە من دووشتم بۆ ڕوون بووە. یەکێکیان ئەوەیە وەکوم حامینە، ینی یەکیان ئەوەیە نەوچە نەزەری ئەو پیاوانە 100% تەواوە، نەوچە نەزەری ئێمەش بۆ نمونەوەکو ئەو بەرنامەیەکە دانیشتنی قسە لە جێژنەکەین 100% تەواو بێ. هەر یەکە و تعبیر لە ماڵی خۆی دەکات، هەر یەکە و تعبیر لە مەنتیقە و لە گەڕک و لە شوێنی خۆی دەکات. ماڵ بەنسبەت پیاوە ئەوەی کە زیاتر بۆ نمونە پیا و پێی حساسە لە ڕۆژانی جێژن یان بەر لە جێژن ئافرەتەکەی یان کچەکەی یان خوشکەکەی مەشغوڵە بە ماڵپاکردنەوە حساسیتێک دەیگرێت ئەو تەواوە و ئەوەش تەواوە بۆ نمونە باوکێک یان دایکێک برایەک یارمەتی خێزانەکەی یارمەتی هاوسەرەکەی دەدا یارمەتی دایکی ئەدا ئەمەشیان هەر تەواوە. بۆچی پیا و بۆ نمونە لە کاتێکدا بێتاقەتە گومان تێدا نیە ماڵ بیت و ڕاحەی پێ دەڵێن ئەو شوێنەی کە پیاوان تێیدا ئیسراحەت دەکەن بە سیفەتی ئەوەی کە پیاوە لە دەرەوەی ئیش دەکا کارێکی هەیە هیلاکە ماندووە کاتێک کە سەردانی ماڵەوە دەکا سیرەکە ئەوەی کە ئەو مەبەستیەتی بەو شێوەیە نییە، یعنی ئەو دەیەوێت ئیسراحەت کە ئەو دەوێت هیلاکبوون و ماندووبوونی جەستەی بحەسێتەوە خۆی ئامادەکە بۆ ڕۆژێکی تر. بەڵام ئەوەی کە ئافرەتەکەش بەو شێوەیە تەماشا دەکەی مەشغوڵە هیلاکبوونە ئەوەش بیرکردنەوەی ئافرەت لەو دەقەیەدا لە بیرکردنەوەی پیا و جیاوازە. ئافرەت یەکێک لە سیفەتەکانی جیاوازی بیرکردنەوەی ئافرەت لەگەڵ پیاوان ئەوەیە کە ئافرەت دایما حەز دەکات تەعبیر لە ذاتی خۆی بکە، یعنی خۆگومانی تێدانە لەوانێت چەند ڕۆژێک بەر لەوە بە تەواوەتی با بڵێن ماڵی پاکرد بێتەوە، بەڵام دەیەوێت لەو ڕۆژەدا بۆ نمونە باشتر دەرکەوێت، باشتر پاک و خاوێن بێ، باشتر بۆ نمونە وەسائلەکانی ئیش بکە، باشتر ئامادە بێت بۆ ئیستیقبالی خۆشەویستان و ئەو کەسانی کە حەز دەکات چاوەڕێ دەکات کە بێن بۆ ماڵیان وە خۆشی کە دەچێت بۆ شوێنێک لەزەت وەردەگرێت لەو هینەمدە. ئێمە گەر بین باسی ڕەفتاری هەریەکە لە پیاوان یان لە ئافرەتان بەبز من حادت زیاتر مەبەستم ئەوەی کە لەسەر ئافرەت قسە بکەم. مەسەلەن بۆچی ئافرەت لەو 5-6 ڕۆژە لە ڕووی سایکۆلۆژیەوە زۆر هیلاکە ئەو دافعە چییە؟ یعنی ڕەفتارێک جێبەجێ دەکا لە پشتی هەموو ڕەفتارێک دەروونزانی ئەڵێ پاڵنەرێک هەیە، یعنی پاڵنەری ئەم ڕەفتارە چییە؟ پاڵنەری ئەم ڕەفتارە کۆمەڵێک پاڵنەر یەکێک لە پاڵنەرەکان لە بوونە ئاینەکاندا گومانی تێدانە پاڵنەری ئاینیە. پاڵنەرەکانیش بۆ ئەوەیە کە ئینسان بگەینێتە ئاستێکی هاوسنگ، یعنی هاوسنگیەک بدا بە جەستە و بدا بە دەرونی ئینسانەکە. سەرن ئافرەت دەیەوێت ئەو ڕۆژە زۆر خۆی هیلاکە کە لە ئیستیقبالی ڕۆژێکی زۆر گەورە و پیرۆزدایە کە ڕۆژی جێژنی قوربانە بۆ نمونە. ئەمە پاڵنەرێکی ئاینیە، یعنی بە حکمیەوەی کە ئێمە مسلمانی لە ناو میلەتێکیشە ئەژین کە زۆربەی زۆری خەڵکەکەی مسلمانە و ئەو مەراسیمەش دەیەوێت بە باشترین شێوە ئیجرا بکات و جێبەجێ کاتووە پێشکەش بە خزمان و دۆستانی بکە، ئامادەیە ئەرکێک لە ئەرکەکانی دین جێبەجێکە. ئەو پاڵنەرێکە کە دەیەوێت ئەرکەکە جێبەجێکە، یعنی وەیەکەکە لە پاڵنەرەکان. لە ساڵانی 90ەکانە لە وڵاتانی ئەوروپا توێژینەوەیە کراوە لەسەر ئەوانەی کە پەیوەندیەکی ڕوحیان لەگەڵ پەیوەندێکی ڕوحیان هەیە لە ڕووی دەرونیەوە سەلامەترن و لە ڕووی هاوسەنگی دەرونیەوە دوورترن لە هەندێک حاڵەتی دەرونی وەکو نیگەرانی وەکو مەسەلەن بێتاقەتی و خەمۆکی و خەفەت خواردن. ئەوانەی کە پەیوەندێکی ڕوحیان هەیە زیاتر ئەم هاوسەنگیان هەیە. گومانی تێدانە لە قورئانیشە ئاماژە بۆ کراوە دەڵێ ئەلا بذیکری الله تطمئن به القلوب. ئینسان بە زیکری خوای گەورە بە جێبەجێکردنی ئەرکێک لە ئەرکەکانی دین
ئاسوودەی دڵی بۆ دەگەڕێتەوە ئەو پاڵەرێکە لە پاڵەرەکان پاڵەرێکی ترمان هەیە بۆ ئەو ڕۆژانی بەر لە جێژن بۆچی ئافرەتان بەو شێوەیە دەخڕۆشێن و تر جم و جۆڵێک و ئێنەرژیەکی و ئێنەرژەیەک و مەسەرەن توانایەکی لە ڕاددە بە دەریان هەیە کە دەیانەوێ ماڵ گۆڕانی بەسەردابێن ئەسڵی شتەکە بریتە لە گۆڕانکاری ئینسان کاتێک کە تەغیرێک دەکات لە ماڵدا هەتا هەردوو جنسەکە ینی پیاویش و هەم ئافرەتیش لەگەڵ ئەو تەغیرەیە لەزەتێک وەردەگرێت لەگەڵ ئەو تەغیرەیە کۆمەڵێک خانەی تری لەشی بەتایبەتی مێشکی زیاد ئەبێ کاتێک کە خانەکانی مێشکی زیاد دەبێت زیاتر هاان دەدرێت بۆ ئەوەی بتوانێت بەردەوام بێ لەسەری لە گۆڕانێکەوە بۆ گۆڕانێکی تر لە سەرکەوتنی مەسەلەن گۆڕانێکی کردووە ئەو گۆڕانە سەرکەوتنی بەدەستێناوە ئامادەیە کە گۆڕانێکی تر بەسەر بۆیە تەماشا دەکەین کاتێک کە ئافرەت دەیەوێ بۆ نمونە یان هەتا پیاوەکەش خۆ پیاو لەوە حەز دەکات مەسەلەن ماڵی جوان بێ پاک و خاوێن بێ چکە وەکوتم بیت و ڕاحەیە بیتێکە کە تێیدا ئیسراحەت دەکات باش مامۆستا تۆڵی پیاوەکەمان حەز دەکەن ماڵەکانیان ڕێک و پێک بێت بەڵام لە هەمان کاتدا بەم ئیشەی ئافرەتان تۆڕان ئیسعاجن ناوە دەزین چۆنە بەریەکەوتنێک هەیە لەو حاڵەتی کە پیاوەکە دەگەڕێتەوە بۆ ماڵ و ئەو کاتێک کە مەسەلەن چاوەڕوانیەکی هەیە لە ئافرەتەکەی کە ئەو چاوەڕوانیە بۆ نمونە بە دڵی پیاوەکە نییە بۆ نمونە پیاوەکە دەگەڕێتەوە بۆ ماڵەوە چاوەڕێ ئەوەیە کە ماڵەکەی پاک و خاوێن بێ ئیسراحەت کە بەڵام کە دەبینێ ژن و کچوو خوشکەکانی هەمووی مەشغوڵی پاکردنەوەنە ئەو مەکسەبەی نییە ئەو دەستکەوتەی نییە ئەم بەرژەوەندیەی دەست ناکەوێت کە بریتە لە ئیسراحەتکردن حەز دەکەم پاڵەرێکی تر باسکەین ئەوش بریتە لە پاڵەری چێژوەرگرتن ئێمە بە حکمیەوەی کە مرۆڤین مرۆڤ پێداویستی هەیە پێداویستیەکان بۆ چێژوەرگرتنن بۆ ئیشباحە بۆ تێرکردنە غەریزەیەکە لە غەریزەکانی ئینسان ئینسان کە ئامادەیە ئەو ڕۆژە بۆ نمونە ئەو پێداویستیانەی کە لە ماڵا هەیە گۆڕانیان بەسەردا بێنێ بۆ ئەوەیە کە بۆ نمونە بەتایبەتی باشترین میوانداری خەڵک بکە باشترین میوانداری خۆشەویستەکانی بکە خۆی بچێ بۆ لای کەسێک چونکە چێژی لێ وەردەگرێ کاتێک کە خۆشەویستێک دێ بۆ ماڵەوە کە دەبینیە کەم و کوڕیەک هەیە لە ماڵەوە لە ناخی دەرونیدا بێتاقەتە بەڵام کاتێک کە دەبینێ ئەو دایکە ئەو خوشکە تەماشا دەکەین لە ماڵەوە هەموو پێداویستەکانی ماڵی بە تەواوەتی ئامادەیە بۆ ئیستیقبالکردنی خۆشەویستانی ئارامە دەرونێکی هاوسەنگی هەیە و هەروەها لە سەردانکردنی هەتا لە بازاڕی کاتێک کە بازار ئەکا بۆ ئەوەیە کە ئەو پێداویستیە کە بریتە لە پۆشاک و لە ئامادەبوون بۆ ئەو ڕۆژە دیسان چێژی لێ وەردەگرێ کەواتە ئێمە ناتوانین بڵێین 100% ئەم ڕۆژە بە تەواوەتی بۆ ئافرەتانە 100% ئەم ڕۆژە کە جێژنە بۆ پیاوانە بۆ هەردوو ڕێگەزەکەیە هەردوو ڕێگەزەکە دەبێت بە ئامادەیان هەبێت کە ئیستیقبالی بکەن بۆ چییە؟ جێژن شتێکی تری سەرسوورهێنەری تری هەیە ئەوەیە کە بەڕاستی هەموو تاکێک لە تاکەکانی کۆمەلگا ئامادەیەکیان هەیە هەر خۆیان چەند ڕۆژێک بەر لە جێژن ئیستعدادێک وەرئەگرن ینی بەتایبەتی هاوسەر لەگەڵ مەسەلەن ماڵەوەی برایەک لەگەڵ براکەی خوشکێک لەگەڵ براکەی باوک لەگەڵ کوڕەکانی لەگەڵ مەسەلەن دەوروبەری لەگەڵ دراوسەکانی ئیستعدادێک وەردەگرێت کە ئەو ڕۆژە بکاتە ڕۆژێکی سەر لە نوێ بوونەوە ئامادەی ئەوەی هەیە دەڵێ من ئەم جارەیان بۆ نمونە ئەگەر کەسێکشم عاجز کرد بێ ئامادەم لەم ڕۆژەیە بۆ نمونە بگەڕێمەوە سەر هەمان ئەو ڕۆژانەی کە بەخۆشی بەسەرمان دەبێت بۆیە ئیستعدادێکی دەرونی هەیە کە بۆیە ئەو پاڵنەرە ژوا لە ئینسان دەکات کە زیاتر ئیستیقبالی ئەو ڕۆژە و ئامادەی هەبێت بۆ پێشوازیکردنی ئەم ڕۆژە دەست خۆش بێت خاتون نەرمین لە بۆنەکانە زۆر گرنگی بەجلو بەرگ ئەدرێت زۆربەی خاتونەکانمان ئەگەر لە جەژن ڕەمەزانە جلە لەبەرکەن جژن و قوربانە نایپۆشنەوە بۆچی لای خاتونەکانمان ئەم گرنگی دانە زیاتر بوو لە پیاوەکانمان خۆی ئەوە خەلەلێکە ئێستا لە مەفهومی خەڵکا دروست بووە ینی هەر بۆنەیەک جلێکی لەبەر کرد حەز ناکە لە بۆنەیەکی ترا ئەو جلە بە دووبارەی لەبەرکاتەوە کە ئەمە بەڕاستی ڕاست نییە ئەمە ڕفتارێکی هەڵەیە لەبەرەوەی تۆ ئەو جلوبەرگەی کە کڕیتە پارەیەکت یا مەصرف کردووە ئەگەر هەر یەک جار لەبەریکەی دواتر چی لێ ئەەکەی بۆیە لە ڕووی قەنەعەتەوە وەکو دایکەمان فەرمووی ئەمڕۆ قەنەعەت نەماوە ئەگەر قەنەعەت هەبێ ئێمە ئەتوانین هەر ئەو جلوبەرگە بە شێوازێکی تر و لەگەڵ چەند شتێکی تر تێکەڵی کەن جارێکی تری سپادەی لێ بکەین فعلەن وایە ئەمڕۆ لە بۆنەیە کاجلێک لە بەرێکا ئەڵێ حەز ناکەم لە بەریکەمەوە نەک هەر ئەوە خویەکی تریش هەیە ئەڵێ ئەمەوێ من جلەکەم غەریب بێ لە جلی خەڵکی تر نەچێ یعنی ئەگەر بڵێن ئەمڕۆ شتەکان وای لێ هاتۆ بە لاسایکردنەوە بە شوێنکەوتنی مۆدیلات و ئەو شتانەیە
ئەگەر جلێکە ئەکەوێتەوە بازارەوە دووسێ کەس لێ ئەکا واتانە لە جلەکە ئەیە تەرزی لێ لە جلەکە ئەڵێ لەگەڵ بایعە بۆمان هاتووە یعنی وای لێ هاتووە خەڵک حەزەکە ئەو شتێک کە خۆی هەیەی کەس نەیبێ ئەمە کلێنێکە لە ڕۆحیە نازانێ ئەم کلێنە ڕۆحیە بەچی پڕکاتەوە هەوڵەدا بە هەموو ڕێگاکانی بۆ ئەگرێتە بەر لە هەمان کاتە بۆشی پڕ نابێتەوە بۆ چونکە قەنەعەت نەماوە دەست خۆش بێت خاتو سێوە ئەگە بتوانانی ڕێنمایەکی خاتونەکانمان بکەین لە جەژنە ئەوەندە خۆیان هیلاک نەکەن بۆی دواتر خوان بۆ تەندروستیان خراپ نەبێت خۆزگەوە ئەبوو وەکو توانژن کۆڵەکەی ماڵە کە کۆڵەکەکەش نەخۆش بوو ئەوانتی شەمی پێوی نەخۆشەکەون چونکە کە دایک نەخۆش بووی تر ماڵ هەمووی شیرازی تێکە چیە لەبەرەوە خۆزگە ینی تەندروستی خۆت لە پێشینەی هەموو ئیشەکانی تر بووە چکە زۆر بەیجار لە نەتیجەی ماندووبوون و ئەو ئەرکانی کە ژن گوینە تێگوێ بە تەندروستی خۆی نایە ئەو نەخۆی ماندووەکە کە لە ڕووی تەندروستی و هیچ هۆشیارێکی نییە سەرێکی کۆمەڵی نەخۆشی بۆ دروستە بێ کە کەوتە تەمەنەوە اینجا سەر لێ دیاری ئەیە لەو تەمەنەیە کە ئەو پێویستی بە ئیسراحەت هەیە ئەو لە گەنجێتی خۆی ماندوو کردووە لەو تەمەنی کە پێویستە تایە ئیتر بەحەوێتەوە مناڵی گەورە بۆ ڕۆشت و سەرێکی لەوی ئیتر نەخۆشیەکانی سەر هەڵەیەن بۆ نمونە سێرەکی زۆرینی ژنان و دایکانی ئێمە هەمووی تووشی ئینزلاق و پشت ئێشە و شان و ملێشە و نازانم ئەنواع عشقال نەخۆشی تر بوون کە پێشی ئەڵێ خۆ ئەڵێ من بە تەمەنم ئەو نەدانە نیشتمونە ئیسراحەتم نەکرد کەچی بۆچی یعنی هی تەمەڵیم نییە کە تووشی ئەوە بووم تووشی ئەو بووم بە پێچەوانەوە هی ئەو هەموو جوڵە ناتەندروستەیە کە بە ڕۆژگاری تەمەنی خۆت کردوتە هەتا تەنانەت بەسیترین شت لەوانە تۆ شێوازی ئیشکردن شێوازی شت هەڵگرتنت لە ناو ماڵە کە ئەو شتە دەستی ئەیتی هەڵێگری کە لە ڕووی تەندروستیەوە گە نەزانی چۆن دەسەیتە پاکەتێک قوتوویەک بەتڵێ غاز شتێکی قورس دەستێنوێن ئەگەرمانە نەزانین چۆن دەسێت بە مڕوری زەمن کاریگەریە بێ لەسەر ماسوولکەکان لەسەر جونگەکانت لەسەر شێوازی جوڵە و حرەکەت هەمووی لە دوایە کاریگەری بەسەر تەندروستیت لەبەرەوە پێویستە ئەمڕۆ کارێکت کرد خۆی هەموو جسمی ئینسان خۆی گەورە وای دروست کردووە کە ئیعاز دەیاتێ کە تۆ تونیتە بێ ئازدیاتی هەست بە تونێتێکی کە ماندوو بوویت ئازدیاتی کە تۆ ماندویت کە تۆ ئازارێک لە شوێنێکا بۆ دروست بوو کە چی سەرەکی ئەو لە سەر و ماندووبوونەکەشەوە یعنی احترامی ئەو ئیعازە نایە کە جسمی ئەیە ئەڵێ نابا ئیشەکە لە کۆڵکەمەوە ئیشی ئەمڕۆ ناخەمەس بێ ئەمە ناس تازە من ئەمڕۆ ئەوم وا لێ کرۆ بە ئەوەشی لەگەڵا بکەم بە ئەوەشی لەگەڵا بکەم مع العلم سەرێکێڵە کە چوومە سەر جێگاکە شەوی ئیسراحەتەکەم قەیناکە نازانێت دوایی ئەمە وردە وردە هەمووی ئەتەنێتەوە لەسەر لەشی خۆی دوای هەموو کاریگەریەکانی دەرئەکەوێ اینجا نەماڵەکە بۆیە گەڕێتەوانی و نە ئیشوکارەکانی شوونە ئەو کەسانەشی سەردانێک کردووە گەڕێنەوە بووی دەست خۆش بێ خاتونگیان مامۆستا ئێستا دیاردێک هەیە پێ دەوتێ مۆدێل کە زۆر کات خانمەکانمان لە جەژنە مۆدلی ماڵەکانیان ئەگۆڕن پێت وایە ئەمە خۆیەکە لە خانمەکانمانە هەیە یاخود بۆتە کەلتور لە ناو کوردەواریە والله بەداخەوە ئەڵێم بەشێک لە ئینسانەکان ئەوەی کە دادەسێوەش بە ئاماژەی پێکرد کە تەقلید زۆر لە ناو وڵاتی ئێمەدا زۆر باوە مەسەلەن ئێمە تەقلیدەکانیشمان تەقلیدێکی زۆر مثلەن تەندروست نین ئێمە ناتوانین تەقلید بکەینەوە لە شتە باشەکاندا جاری وا هەیە لەسەر حیسابی مەسەلەن گیفانێکی خاڵی ئەو تەقلیدە ئەەکەینەوە کە دواتر کێشەیەکی گەورە دروست دەکات بۆ خێزان کێشەیەکی گەورە مەسەلەن وای لێ دێکە پێداویستیە کە توانای مادی ماڵەکە لە ئاستی ئەوە دانیە بەڵام بۆ نمونە خانمەکان داوای ئەکەن یاخود پیاوەکە جاری وا هەیە مجازەفەیەک ئەکا کە ئەو مجازەفەیە بەڕاستی لە دواییدا لەسەری ئەکەوێت بەتایبەتی لە شێوازی گۆڕینی فۆرمی ماڵە من شتم بیستووە یعنی خەڵک هەیە شەژمانگ جارێک ئەساسی ماڵی بە تەواوەتی گۆڕیوە یان ساڵی جارێ ئەساسی ماڵی بە تەواوەتی گۆڕیوە ڕاستە چێژێکی هەیە سوالی کۆتایی ئەمە ئافرەت هەست بەکەمی خۆیەکە ئەگەر ماڵەکە نەگۆڕێ یاخود نا من ناڵێم ئافرەت هەست بەکەمی خۆی دەکات ئافرەت دایمە هەست دەکات حەز بە تەغییر دەکات حەز بە گۆڕانکاری دەکات ینی زوو بێتاقەت ئەبێ لە هەندێ کەلوپەل و هەندێ وەسائل کە لە بەردەستیدایە و دەیەوێ بۆ نمونە مدەتێک هەر ئینسان بەعام هەردوو ڕێگەزەکە کە شتێک زۆر بەکاردێن بۆ نمونە پیاوانیش جاری وایە سیارێکەکڕێ هەر مدەتێکە دوای لێ بێتاقەت دەبێت حەز دەکات سیارێکی تری بکڕێ ئەگەر مۆدێلەکەشی لە خواردتر بێ بەس ئەمە لە ئافرەتانیە و لە پیاویشان نییە بە تایبەتی بڵین هەردووکیان لە هەردووکیانە هەیە بەڵام ئەوەی کە ئێمە زیاتر بەڕاستی گیرۆدەین وەکو خێزانی کوردی ئەوەیە کە ئێستا وەزعێک هاتە پێشەوە ئەو وەزع بە نۆرمەڵی نەبوو ینی من دوێ
لە بەرنمەیەکی تریشە ئاماژەم پێکرد ئەم ڕەفاهیەتەوە ئەم خۆشگوزەرانی کە چەند ساڵی پێش و هاتە پێشەوە زۆر بە ستێپێکی زۆر گەورە هاتە پێشەوە یعنی لە پڕ خەڵک تووشی خۆشگوزارانێکی باش بوو و هات نەخوارەوە کەشی زۆر بە خێرایی هاتە خوارەوە بۆیە ئێستا هەندێک حاڵەت هەیە لە ناو خێزاندا کە دروست بووە ئولفەتی گرتووە بە چەند ساڵی پێشەوە کە حاڵەت لە ڕووی مادیەوە بۆ نمونە توانیوێتی پێداویستەکانی زوزوو بگۆڕێ بەڵام کە ئێستا دەیەوێ بیگۆڕێ ئەو توانە مادیە ڕێگرە لەوە بۆیە کاتێک کە بۆ نمونە دەشێوێ هەر جێبەجێکا و کاتێکیش کە چۆن ناواقعەکە و جێبەجێ کرد دەرئەنجامەکەی کۆتاییەکەی ئەوەیە کە بۆ نمونە لەوانەیە پرتۆبۆڵی هەم پیاوی لێ دروست بێ هەم پرتۆبۆڵی ژنیشی لێ دروست بێ بۆیە باشتر وایە ئینسان بەقەدەر توانای خۆی بەقەدەر توانای مادی خۆی بەقەدەر توانای معنەوی خۆی هەوڵدا گۆڕان کارێکە بکە ئەگەر دەتوانی لە ڕووی جستەیەوە ئەمڕۆ ماڵەکەت بە تەواوەتی پاکەوە پاکیکەوە ئەگەر ناتوانانی بە 2 ڕۆژ پاکیکەوە ئەگەر ناتوانانی بە 3 ڕۆژ پاکەوە چکە لە ڕووی تەندروستی هەم دەرونی هەم جستەی کاریگەری چکە ئێمە شتێکمان هەیە هەم عقل تەأسیری هەیە لەسەر جستە هەم جستەش تەأسیری هەیە لەسەر عقل یعنی کاتێک کە ئینسان جستەی هیلاک دەبێ توانای بیرکردنەوەشی کەم دەبێت کاتێکیش کە بۆ نمونە زۆر بیرکردنەوەکانت بیرکردنەوەیەکی زۆر بوو ئەو توانای جستەشت کەم دەکاتەوە لەوانەیە هەندێک تووشی هەندێک نەخۆشی جستەیشت بکە بۆیە وا چاکە ئینسانەکان لە جێژندا جێژن بەڕاستی بە پەیامی ئەخیری ئەگەر ئەساسی ماڵەکەی بگۆڕێت ئەو خاتونە لایانی دەرونی ئیسراحەتەکە ئیسراحەت ئەکا ئەو دقەیە بەڵام لەوانەیە مدەتێک بێت دوایی هەر ئەم شتە تازانەی کە کڕوی شێتی کۆنە بێت و دووبارە داوای گۆڕین دەکا گۆڕینەکە من لەگەڵ ئەوەدام کە بگۆڕێ بەڵام گۆڕینێک بە توانای مادی خۆت بە توانای معنەوی خۆت توانایە کە چەند توانەت هەیە ئەوەندە بگۆڕی نەک شتێک دەست بدەێت کە لە توانای خۆت دانەوێت بۆیە ئێستا یەکێک لە کێشەکانی کە بەهۆی ئەو بارە ئابوووریەکە بەسەر مەسەلەن کوردستاندا هاتووە کە هیچ خێزانێک لی بەدەر نییە هیچ خێزانێک لی بەدەر نییە کێشەیەکی زۆری توش بووە بەهۆی ئەوەی کە بۆ نمونە وەزعکاتۆتە پێشەوە توانای مادی ڕێگەی پێنادا کە گۆڕانکاریەکان خێراتر بکە وەکو چەند ساڵی پێش و کە کردوویەتی هەتا پێویست نێ بیگۆڕین پێویستە بیگۆڕی بەڵام بە نەوعێک کە زۆر کاریگەری نەبێت لەسەر بۆ نمونە لایانی مادیت دەست خۆشەوە مەسا دووبارە بەخێر بن ئەزیێتان کێشە دووبارە جەژنتان پیرۆز بێت هەتاکو پرۆگرامێکی تر بەخواتان ئەسپێرم خواتان لەگەڵ